5 ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو نەتەوەی کورد نەک هەر بۆ کە سوکاری ئەنفال هەر کاتێک کە ئەتبینی ئەتزانی کە ئەمە دڕندەیەەکە ئەم جژنێ بۆ هەموو تاقانەکان جیاوازە بێ ئەوەی تاقانە نەبێ نازانێت چۆنە ئێمە لە عیلەکە تەنها خۆمان ماوین ئەو وەزام لێ باس کردو لە سکاڵاکە کە ئەیان نووسیەوە خۆیان بۆ ناگیرە لەو پایتەختی عێراقا کە بڕیاری جینۆسایدکردنی کوردرا هەر لەو پایتەختە بڕیاری لە سێدارەدان بۆ کەسێک دەرچوو کە جینۆسایدی گەلێکی کردووە ئەمە دڵخۆشیە وەگەلی کورد قورعانم خوارد گوتم ئەمە ناگێڕێتەوە بەدەم ئەمەندەی قەدر لێ کردووە بەدانە ڕۆژێت تەواو نات تر لە خۆشیە بەدەم گریانەوە یعنی ئەو بە عەرەبی وتی من لێ تێگەیم وتی حتى الموت نمێ لا تەواویکە هەرچی وتیان دادا ئەمینە بێ لەبا تەواویکە دەستم کردە هەڵغەڵە بێت من عجاج ئەو هەموو تەعزیبەی یاوم ئەو مافەم نییە بتوانم ڤیدۆیەکی عجاج بگرم و بەڕاستی زیاتر بۆ دایکم بوو دواتر بۆ هەموو مناڵی ئەنفال کراوان ئەم جەژنە جەژنێکی جیاوازە لە جەژنەکانی تر بە حکمی ئەوەی یەکێک لە تاوانبارە سەرەکیەکانی دۆسیەی ئەنفال یەکێک لە ناوە دیارەکانی دۆسی ئەنفال کە عجاجە وەکەڵێ بە عێقابی خۆی گەیشت لەم دنیا لە هەمووی خۆشتر ئەوە بوو کە خۆمان بە چاوی خۆمان عجاجمان بینی بە زەلیلی لە ناو قەفەزە سەرکزی لە بەرچاوی ئەو خەڵکە بە بەردەمی ئەو خەڵکەیە بردیانە دەرەوە بوو بە وتنەوەی سرودی ئەیڕەقی بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ئەومان بیستۆ کە ئەو کوێ بڵی دەستی چکارە ساتێکی ناوەتەوە کە بینیمان بەرامبەرمان بە زەلیلی وەستاوە لە بەردەمی عەدالەتی سەرزەویە کە ئێمە گومانمان لە عەدالەتی ئیلاهی نییە هەستێک بوو بەڕاستی وشۆ ناتوانێت وەسفی بکات ئەو کات کە عەجاج گیرە بەسپاسەوە بۆ خاتوشانە جیبرای محەممەد و نووسنگی بەڕێزیان کە لەگەڵ پەریخان و هەموو ئەو تیمە کە بەڕاستی زۆر ماندوو بوون پێمانەوە حەجاج بەرامبەرم بوو ینی بەڵام کە هاتە ناو قەفەزی ناو دادگا و ناو دادگایەکە ئیتر ینی بۆم دەرکەوت کە هیچ شتێک لای خوای گەورە و نابێت واتە ئەوەی کە زوڵمەکە ڕۆژێک دیەک ئەبێ بێت سزای زوڵمەکەی خۆی وەربگرێت. ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت جەژنی قوربانتان پیرۆز و هەمیشە لە جەژن و خۆشیابن ئێمە بۆ ئەم جەژنی قوربانە لە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوانین لە چەمچەماڵ دەمانەوێت لەگەڵ کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان نانی جەژن بخۆین و کەمێک گفتوگۆی دڵخۆشکەر بکەین ساڵانێکی زۆرە دەبینین کە سوکاری ئەنفالکراوان لەسەر سفرە و نانی جەژن بە فرمێسکەوە جەژنەکانیان بەڕێ دەکەن ئەوان بە بێکەسی ژمارەیەکی زۆر لە کەسوکاریان ئەنفال کرا و هەموو جەژنەکانیان لێ بۆ تا فرمێسک و گریان بەڵام ئەم جەژنە جیاواز لە هەموو ئەو جەژنانەی ساڵانی ڕابردوو جەژنەکە بۆ کەسوکاری ئەنفال کراوان دەبێتە 2 جەژن ئەوان بە چاوی خۆیان دەبینن کە گەورە تاوانباری بکوژی دەستی خێزانەکانیان بە سزای خۆی گەشتووە و لە سێدارە دەدرێت دوای ئەوەی کە بڕیاری لە سێدارەدانی عەجاج دەرچوو ئەم جەژنە بۆ کەسوکاری ئەنفالکراوان جەژنێکی جیاواز دەبێت و ئێمە دەمانەوێت لەم بەرنامە تایبەتەدا هەمووان پێکەوە باس لەو دڵخۆشیە بکەین کە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان لەسەر لە سێدارەدانی عەجاج هەیەە و پێکەوە نانێکی جەژن دەخۆین و کەمێک گفتوگۆی شیرین دەکەین لەگەڵمان بن. دوبارە سڵاوتان لەبێت ئازانم ئێمە لەگەڵ میوانەکانمان نانێکی جەژن و خۆشیمان بێکەوە خوارد دەستەکەین بە گفتوگۆکانمان زۆر زۆر بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت وەک دەستپێک بە نقڵی جەژن بەسەر میوانەکانمانە بگێڕین بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت بەخێر بێ کاکسەنە جەژنتان پیرۆز بێت خێر بێن لە ئێوەش پیرۆز بێت هەر لە خۆشییا بن کاکابیل زۆر سپاس بۆ ئێوەش لە خۆشی جەژن نابن ئینشەڵڵا خاتوپەری لە ئێوەش پیرۆز بێت هەر لە خۆشییا بن زۆر سپاس خاتونی ئازیز فەرمووی لە ئێوەش پیرۆز هەر لە خۆشییا بن ئینشەڵڵا هەر لە خۆشییا بن
زۆر سپاس فەرموو هەر لە خۆشی جێژ نابن لە خۆشی جێژ نابێ هەموو کورد جێژ نەبێ ئینشەڵڵا بەخێر بێن زۆر سپاس جەژنتان پیرۆز و هەر لە خۆشی و هەردەم لە جەژ نابن دووبارە بەخێر بێن خۆتان بەخێر بێن بەڵێ ئازیزان ئێمە لەگەڵتان بەردەوام دەبین با من چارمشقێکی بۆ بم لەگەڵ میوانەکانمان دەستکەین بە گفتوگۆکانمان کۆمەڵێک میوانی زۆر عزیز ئەم شەو لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێت بەشێکی زۆریان کە سوکاری ئەنفال و شەیدانن کە وەک لە سەرتاوە باسمان کرد بۆ ئەوان ئەم جەژنە و هاتنی ئەم جەژنە بۆ ئەوان دەبێتە دوو جەژن چونکە ئیتر ئەوان تێگەشتن لەوەی کە ئەو کەسەی دەستی هەبوو لە ئازاردانی خۆیان و ئەنفالکردنی کە سوکاریان ئێستا بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە جا ئێمە نامانێت بابەتەکان بەرینەوە بۆ هەواڵە ناخۆشەکان و ڕووداوە ناخۆشەکان و ئەو شتانی کە بەسەریان هاتووە دەمانێم جەژنە لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوان بە زەردەخەنە و بە دڵخۆشیەوە بەرنامەکە ئەنجام بدەین ئەو میوانانش کە لەگەڵ ئێمە دەبن بە سپاسەوە یەکێک لەوانە خاتوپەریە خاتوپەری زۆر بەخێر بێ بەڕێزیان ڕاشکاری سەرۆکاتی کۆمارن کە هەر لە سەرەتای دەستگیرکردنی عەجاج و تا ئەو کاتەش کە بڕیاری لە سێدارەدانەکەی بۆ دەرچوو لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوان دابوون و ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لەسەر و بابەتە زۆر بەخێر بێ خاتوپەری هەروەها کاک هابیل کە بەڕێزیان بەڕێوەبەری مۆنومنتی ئەنفالن لە چەمچەماڵ بە سپاسەوە بەڕێزیشان لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێت زۆر بەخێر بێ کاک هابیل سپاس بۆ ئێوەش کاک دیلمان بەخێر بێ کاک دیلمان بەڕێزیان پارێزەری سکاڵاکارانی دۆسیەی عەجاج بوون بە سپاسەوە لەگەڵمانە زۆر بەخێر بێ هەروەها کاک سەلامیش بە هەمان شێوە کاک سەلام بەخێر بێ بەڕێزیشان پارێزەری سکاڵاکارانی دۆسیەی عەجاج بوون ئەم شەو لەگەڵ ئێمە دەبن و باس لەوە دەکەم بزانین لە دادگایکردنی عەجاج ئەو شتانی کە بەسەریان هاتووە لەگەڵ ئەوەی کە هەواڵی خۆشی تیا بۆ لەگەڵەوەی کە سزای لە سێدارەدان بۆ عەجاج دەرچووە بەڵام هیلاکیشی تیا بۆ مادویت خۆیان بۆمان باسەکەن ئەو شتانی کە بەسەریان هاتووە چی بووە خات و پەریبا من سەرەتا بێمە لای بەڕێستان زۆر باسمان لەو ماندووبوونانەی ئێوە کرد کە هەر لە سەرەتای دەستگیرکردنی عەجاجەوە تاکو ئەو کاتێک کە ئیتر عەجاج دەستگیر کراو کە ئیتر بە سزای خۆی گەشت ئێوە لەگەڵ کە سوکاری ئەنفالەکانە بوون ماندوو نەبوون یعنی بە هەوڵەکانی خات و شاناس برایم ئەحمەد کە ئەو کات بەڕێزیان خانمی یەکەمی عێراق بوون و هەوڵ و ماندووبوونێکی زۆریان هەبوو بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە ببینین بەڕاستی ئەو ڕۆژەی کە بڕیارەکە دەرچوو بۆ لە سێدارەدانی عەجاج چه هەستێکت هەبووتەوە سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو کە سوکاری قوربانیانی ئەنفالەکەم سڵاو لە ڕۆحی پاچی شەهیدانی جینۆسایدی ئەنفال بەڕاستی ڕۆژی چواردەی پێنج ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو نەتەوەی کورد نەکرد بۆ کە سوکاری ئەنفال لەبەرەوەی ئەنفال ناسنامەی کوردبوونە ئەو قوربانیانە لە پێناوی کوردبوونە بوون بە قوربانی و ئەنفالکران سەبارەت بە ئیحساسی هەر یەک لە ئێمە بە تایبەت من کە لە سەرەتایی تۆمارکردنی سکاڵاکانەوە هەتاوەکو ڕۆژی دادگاییکردن لە نزیکەوە لە ناو پرۆسەکە بووم کە خاتوشاراز بەردەوام بە دوواداچوونی ئەکرد بۆ قۆناغ بە قۆناغی بەڕێوەچوونی پرۆسەکە ئەتوانم بڵێم بەرهەمی ماندووبوونێکی زۆر تااقەت پرۆچێن گەیشتە دەستمان ئەو ڕۆژە نەک هەرمن هەمومان پێمانەوە دیار بوو ئەو خۆشیە و ئەو شانازیە کە پێمان بەخشرا وەکە کە سوکاری ئەنفالکراوانمانە بینی بە هەلهەلە و بە پێکەنین و گریانی خۆشی و لەگەڵ پێکەنینی خۆشی تێکەڵاو بوو فرمێسکی خۆشی و لەگەڵ پێکەنین تێکەڵاو بوو هەستە کرد لەگەڵ ئەوەی کە کوردبوون قورسە زۆر قورسە بەڵام ئەنجامێکی زۆر باشی هەبوو ئەو ماندووبوونەی کە بە دوواداچوون وتیان خاتوپەری قسەی سکاڵاکارەکانی شیوەر دەگێڕا سەر زمانی عەرەبی بەڵام دەیانوت ئەوەندە حەماست هەبووە حەزت کردو زیاتر قسە بکە یعنی زیاتر خۆی ئەو حەماسەت چی بوو یعنی زۆر ڕاست بوو ئەوە حەماسەکە چی بوو لانەخان مەسەلەن ئەوان هەنێکیان لەوانە بوو من لە کاتی
تۆمارکردنی سکاڵاکە لەگەڵیان بووم بەڵێ لە کاتی کە سکاڵاکانیان تۆمار کردووە ئاگاداری کەیسەکانیانم لەبیر بوو بەڵام خۆیان هەندێکی ئەوە نییە مەشاکیل زۆرە و خەم و خەفەت زۆرە بیریانە چۆوە کە ئەیانوێت بۆم تەکمیلا کردن لەسەر ئەساسی سکاڵاکی کە کردویانە و بوو لەبەرەوەی سکاڵاکان لەبەر دەستی دادوەرە بوو ئەیزانی کە قسەکان تەواوە بەڕاست دەستان خۆش بێت باچینە لای کاک ڕزگار بەخێر بێ کاک ڕزگارێکێک بوو لەو کەسانەی کە هەر لە سەرەتای دەستپێکردنی سکاڵاکان بۆ سەر ئەجاج ئێوە بن کە سکاڵاتان تۆمار کرد باسێکمان بۆ بکەی بەڵێ پێشەکی من دەمەوێت زۆر سپاسی پەریخان بکەم لە نووسنگەی خاتوشاناس و هەروەها خاتوشاناس خۆی زۆر هەوڵێکی جدیان داوە بۆ دۆزینەوەی حەجاج و پاشان بۆ دەستگیرکردنی و کاتێک کە ئێمە من و کاک عەلی لە چەمچەماڵ ویستمان بچین سکاڵا تۆمارکردن دیار بوو هەوڵێکی زۆریان دا بۆی کە خەڵکێک ئێمە خۆمان هەوڵمان زۆردا من و کاک عەلی کە کەسێک چەند کەسێک پیا بکەین لەگەڵمانە تا بێت سکاڵا تۆمارکە بەڵام بەداخەوە کەسمان دەست نەکەوت هیچ کەسێ ناهات ئیتر ئەنجام ئەوە بوو کە من و کاک عەلی هاتین بە هەوڵی پەریخان سیاریان بۆمان ئامادە کردبوو هەر لێرە بە دوومانە لە سەمتەماڵەوە بەڕێیانکردنی کاک عادیل و کاک قاسمۆن ئیتر ئێمە لێ ڕۆچینە بەغاڵەیە تەبعاً پەریخان لێ چاوەڕێ ئەکردین و دواتر دوای نیو سەعاتێک ئافرەتێک هات فەزیلەخان ئەویش لەگەڵ پیاوەکەی بوو لەو کاتەیە پەریخان وەکو ناستانێک گوتی کاک ڕزگار کاک عەلی ئەمە فەزیلەخانە لەگەڵ ئەوەش پیاوەکەیەتی ئەم فەزیلەخانش خۆی گیراوە نەک پیاوەکەی خۆی گیراوە کاتی خۆی لە ئەنفالە ئەمیش دێ لەگەڵ ئێوە سکاڵا تۆمارەکە لەسەر حەجاج ئیتر ئەوە بوو لێەوە بەڕێکەوتن دەبەغاوە چوینە سەماوە لە ئاسایش نیشتیمانی سەماوە تەبعاً ئەمانە کە باسەکەم بە هەوڵی هیمەتی پەریخان بووە لە بەرەوەی هەم زمانزانی هەم شتەکانی کە ڕێک ئەخست مانەوەی ئوتێلمان و دوایەوە شتۆنێتی وەرگرتنی سکاڵاکان ئێمە خۆ عەرەبی نازانین تۆ خۆت لە نوگرە سەلمان بوو یان کەسوکارت لەوێ بوون کاگرەکە خۆم 6 مانگ و 25 ڕۆژ لە نوگرە سەلمان بوومە تەواوی چیرۆکەکانی نوگرە سەلمان پێم وا بێ لە دوای ئێمە یەک وەز بە ما بوو بەربێت کۆتایی بە نوگرە سەلمان هات کەسی تیانەما ئەوەی مابوو ئێمە دوایین لە دوایەکانە بەربوون لە پێنجی پێش ئێمە گەیشتە نوگرە سەلمان پێنج گیران 6 گەیشتە نوگرە سەلمان یەک شەو لە تۆپزاوە ماینەوە باشە ئاجاجت بینی بوو پێشتر لە نوگرەسکە لە نوگرە سەلمان بوویت لە ئاجاجت بینی بوو نوگرە سەلمان نەخێر نەتبینی بوو نەخێر ناویشم نەبیست بوو تا گەیشتنەوێ کە شەو سەعات دوونی و شەو گەیشتنەوێ کاتێکە بینیمان کە ئەمە چۆیە نوگرە سەلمانە نەمانەزانی بەیانەکەی زانیمان ئێرە نوگرە سەلمانە خەشۆنی وامان نەبین و بەتەمەنیشمان ڕێگای وا دوورمان نەکردبوو من لە بیرمە دایکم بەڕەحمەت بێ هەر دەیوت ڕۆیشتن لە دنیا تەقیتن کەس نازانێ بۆ چێتن لەبەرەوەی زۆر ڕۆشین لە 12 سەعات بەڕێگاوە بووین کاتێکش کە چوین ئەیە قۆناغەکانی ئەنفالی 1 و 2 3 تیا بوو ئێمە قۆناغی ئەنفالی 4 بووین پڕی لە سجن بوو بەیانەکەی ئێمە ئەو دەموچاوەمان بینی دەموچایی تاوانبارێک دەموچایی دڕندەیەکمان بینی کە حەجاج بوو هەر کاتێک کە ئەتبینی ئەتزانی کە ئەمە دڕندەیەکە چوویتە دادگایکردنەکەی ئاجاجەوە بەڵێ خۆت لەوێ بووی بەڵێ ئەمە کاتێکە دوای ئەوەی کە سکاڵەکانمان لە ئاسایش نیشتمانی سەماوە تۆمار کرد ئەوە بوو بۆ بەیانی چوینە بەردەمی دادوەری بەڕێز خاتوبەری خۆی پێ بە پێدەقەبەتەخە لەگەڵمان نبووە کە چەندێ هەوری دا و ئیتر ئیشەکان تۆزێ بە قورسی ئەهات ئەلحەقی دوای ئەوەی کۆڵمان هەر نەدا ئەو بوو دادوەر هەموو دەکانی زۆر بەباشی لێ وەرگرتین هەر ئەو ڕۆژە ئابر خەبزی دەرکرد بۆ حەجاج لە دوای سکاڵەکانیەوە بەڵێکە گەڕاینەوە ئێمە گەیشتینە ماڵێ حەجاج لەوێ دەستگیر کرا باش دەستخۆش با بچینە لای کاکابیل بەخێر بێ سپاس دەکەین هەمیشە هاوکارمانی کە بمانەوێت بەرنامەیە بکەین بۆ کەسوکاری ئەنفال بۆ چەمچەماڵیەکان بۆ ئەوانی کە بەڕاستی پێویستیان بەوەیە کە هەمیشە قسە لەسەر ئازار و ناڕەحەتیەکانیان بکرێ بەڵام ئەم کۆبوونەوەی کە ئێمە ئێستا دانیشتوین هەمووان دەم بە خەنجا هەمووان دەم بە پێکەنین من ئەمەوێت ئەوە بڵێم هەر لە کاتی ئامادەکردنی ئەم بەرنامەیەشە تا ئەو کاتێک کە نانی جەژن خوراو تا کۆبوونەوەکان و یعنی ئەوەی کە تێبینیمان کرد کەس باسی ئازار و ناڕەحەتی و کەسوکاری ئەنفال و ئەوەی نەئەکرد هەمووان باسی ئەو ڕۆژەیانە کرد کە لە دادگا بوون و دادگایکردنی حەجاج بووە یعنی
ئەو خۆشیە وای لێ کردوون کەس ناڕەحەتی و ئازارەکانی خۆی بیر نەماوە. ئێوەش یەکێکن لەوانەی کە بە هەمان شێوە بۆ ئازارەیە تێپەڕیون. ئێستا چه هەستێکتان هەیە؟ زۆر سپاس پێشەکی جژنی قوربان پیرۆز بێ لە تەواوی گەلی کورد و بە تایبەتی خانەوادەی سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان و بە خێراتنی ئێوە و کەناڵی کورساتی ئازیز ئەەکەم کە بەردەوام لەگەڵ ئێمە لە ئیشوکارەکان و پرسی ئەنفال بە ئەرکێکی لە پێشینەی خۆی زاریوان پرسا دیارە هەر لە کاتی دەستگیرکردنی عەجاج کە مژدەی ئەوەمان پێدرا کە عەجاج دەستگیر کراوە ئیتر ڕۆژێکی خۆش بوو لەبەر ئەوەی چۆن باسی ئەنفالە ئەکرد باسی نوگرۆ سەلمان عەجاج گۆڕی بە کۆمەڵ ئەمانە دێت یعنی ئەمانە بووە بە مێژووی گەلی کورد کە گوێبیستی یا ئەو هەواڵە بووین کە عەجاج گیراوە بۆ ئێمە ئەوە بەڕاستی ڕۆژێکی خۆش بوو دواتر لە هەمووی خۆشتر ئەوە بوو کە خۆمان بە چاوی خۆمان عەجاجمان بینی بە زەلیلی لە ناو قەفەزا و کە سوکاری ئەنفالکراوان و سکاڵاکاران کە من بۆ خۆم سەرپەرشتی ئەو تیمەم ئەکرد کە نووسنگەی بەڕێز خاتوشاناز ئیبراهیم ئەحمەد لە چەمچەماڵ کەمپینێکی ڕاگەیان بۆ وەرگرتنی فۆرمی سکاڵا کە من بۆ خۆم هەم سەرپەرشتیمە کرد هەم سکاڵاکانم ئەنووسێەوە و ئەمی زیاتر بە حکمی ئەوەی کەوا لە ناو کەیسی ئەنفالە زۆرتر لێدوانی و یا وتەی زارێکیم لیان وەرگرت بوو زانیاریم هەبوو کە بە بیریان بێنمەوە ئەو چیرۆکانی کە ئەوان ئەیانوت و ئەو ئازاری کە لە ناخی ئەوانە بوو یعنی تەسەور کە لە کاتی نووسینەوەی وتەکانیانە خۆیان پێناگیرا دوای 38 ساڵ یعنی ئەمەندە ئازاریان بە عەجاجەوە بیست بوو کە باسی عەجاجەکرا ئەوە زۆر خۆش بوو کە عەجاج بینرا لە هەمووی خۆشتر ئەو هەڵهەڵە لێدانەی لە ناو دادگای ڕەسافە لە بەغدا خاوەنی هەلهەلەکە لە لاما دانیشتۆ بوو بە هەڵهەڵە لێدان عەجاج بە سەرکزی لە بەرچاوی ئەو خەڵکە بە بەردەمی ئەو خەڵکەیە بردیانە دەرەوە بوو بە وتنەوەی سرودی ئەیڕەقی بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕاستی ئەمانە هەمووی خۆشیەکە یعنی شتی دەگمەنی ژیان ئەحساسێکی زۆر تایبەتە و دواتر بڕیاری دادگایەکەی و بە حکمی لە سێدارەدانی بۆ ئێمە ئیتر ئێمە ئەم فترەیە هەمومان بە یەکەوە کارمانە کرد دواتر کە عەجاج ئێستا دەستگیر کراوە و حکمی ئیدامی پێدراوە بەڕاستی جژنەکە دوو جژنە جژنێکی خۆشە عادەتەن ئێمە وەکو مەنۆمێت هەمیشە ینی مەراسیمی ماتەمینی ئیشەکانمان هەمووی ماتەمینی و ئەو ئازار و ئینانەی کە ناو کەیسی ئەنفالایە شتێکی جیاواز هەر لە کاتی گەڕانەوەشمانە ئێمە لە دادگای ڕەسافە بۆ چەمچەماڵ ڕاستی کە سوکاری ئەنفالکراوان بە جلی سوورەوە بە گوڵەوە باڵهەڵە لێدانەوە ینی پێشوازەیەکمان لێکرا ئەمانە شتی دەگمەنی حیاتمانن لە ناو کەیسی ئەنفالەکە ئێمە ئیشمان کردووە بۆیە بەڕاستی ئەم ڕۆژێکەکە ئێمە لە بەیانەوەمان نوکتا جێڕینەوە عەجاج چۆن بوو چۆن نەکرا و چۆن ڕۆشتین و یعنی هەست هیلاک بووین بەس بەڵام کە عەجاج حکمی لە سەدارەدانی بۆ دەرچوو هەست بە هیلاکی ناکەین بەس هەست بەخۆش دەستان خۆش بێت ئەگەر مایکەکەم بیتێ بێ زەحمەت ئەوە باسی هەلهەلەکەت کرد با من یەکسەر بچمە لای ئەم خانمە باشە تو ئەو هەلهەلێت لەکوێوە بۆ هات لە ناو دادگای فەرموو سەرەتا بەخێر بێ جەژن پیرۆز بێ لێوەش پیرۆز بێ لە هەموو کە سوکاری ئەنفال و لە کورسات و لە پەریخان و بەتایبەت لە پەریخان و شاناسخان و ئێوەی بەڕێز و میوانە بەڕێزەکان لە هەموو کە سوکاری ئەنفال لە هەر چوار پارچەکەی کوردستان سەربەرزی بۆ کورد سەرشۆڕی بۆ دژمن لە ڕاستیە من بەڵێ ئەو ڕۆژەی کە لە خۆم هەم سکاڵا کار بووم هەم شایەت حاڵ بووم هەردوو جەرسەکە بەشداریم خۆت لە نوگرە سەلمان بەڵێ دوو خوشکیشم لەوێ لە دەست داوە نۆ سەرخێزان لەوێ بووین خوشکوبرا و ئیتر ئەمەنە هەستم بە خۆشیە کرد حاکم بڕیارەکەی لێدا زۆر سپاس بۆ پارێزەرەکانمان دەستیان خۆش بێ و زۆر سپاس بۆ و حاکمەش سەردان هەمویانەکەین ئینشاءالله ئیتر لە خۆشیە بەدەم گریانەوە یعنی ئەو بە عەرەبی وتی من لێ تێگەیم وتی حتى الموت نمي لا تواويكا هرتي وتي عند هذا عامي نبي لا تواويكا رسم كل ده هالغلا ديدا اي بيان سيدنا ابو حاكم مش بر والله حاكم هر تعجبي لي هات عجاج الناس انا بتوم هالقرد برديان هر بوليسا كان يشترسيان اوانيك باشا او احساسه يعني تو او هالهليت كليا طبعا اما تشيروكي كي زور قوري لا بشتغل يعني چه احساسك بوو لەو دقەیات چی هات بە مێشکی توایکە ئەو هەلهەلێ ئەو دقەیە ئەوە هات بە مێشکی مناکاتی ئێمە ئەنفال کریاین لە کەرکووک و ڕاوگوازرێن و بۆ نوگرە سەلمان لە تۆ بزاوەوە ژنە عەرەبەکان و بەعسیەکان هەلهەلەیان هەڵداوە بان سەر ئێمە منیش ئەو هەل لە مێشکما بوو وتم بەیانی بڕۆم
بۆ دادگا بڕیاری لێ بدات بێژێ ئیدام نایە لەم تەواویکە هەلهەلەکە لە مێشک ماماوە هەلهەلا دەمەبان سەر ئەو جشمنە سەر ژۆڕە ئارە بەخوا ئاواتەکەم هاتە دی بەدەم گریان و هەلهەلەم لێدا و بەخۆشی نەمەزانی چی بکە پێسە هەستەکەی ڕۆحی ئەو ڕۆژە باوەڕەکەن ئەو ڕۆژە من کە سوکارم زۆر ئەنفالە لە خاڵەوە لە خاڵۆزا لە میمک لە پورزا هەموو کە سوکاری ئەنفال کە سوکاری منە بە شانازیوە وە خۆمیش چالاکەوانم لە بواری ئەنفالە 18 ساڵە ئەندامی ئەنجومەنی باڵام لە کۆمەڵی قوربانیانی ئەنفال لە دەستەی کارگێڕی وازانم یەک دقە ئیشم نەکردەوە بە کە سوکاری ئەنفال لەبەرەوەی من خۆم کە سوکاری ئەنفالم شانازیشی پێواکەم بە هەموو تاکێکی کە سوکاری ئەنفال و بە هەموو کوردیەکەوە ئەوانەی کە دڵسۆزن لە کەیسی کووردا وەکو شانازخان وەکو کاکهەبیل وەکوی تۆ وەکو ئەو پارێزەرە بەڕێزانە وەکو ئەو حاکمە دەستخۆشی لە یەکەم عەدالەت بوو یعنی ئەوەی لە کەیسی ئەنفالە ئیشکا بۆ من جێگەی خۆشحاڵیە هەر بەردێ بخاتە سەر بەردێ بۆ من سەربەرزیە دەستان خۆش بێت قوربانی دەکەم بەس هیوادارم ئەمە یعنی ئەمە جەژنە جەژنەکەمان بوو بە دوو جەژن یعنی زۆر خۆشە پیرۆزبایی لە هەموو گەلی کورد و بە تایبەتی کە سوکاری ئەنفالەکەم هیوادارم شانازخان چۆن هاوکار بۆ لێپەریخانە و تێکۆشەرانە مەردانە ئیشیان کردە لە کەیسی ئەنفالە ئەو ڕوفاتانەمان لە تووب عەدلیە ئەو ڕوفاتانەمان کە دوێنێ من خۆم ئیمشە و سەعاتی 1:04 گەیمەتە ماڵ ئیشاءڵڵا ئەو ڕوفاتانەمان بۆ بێرن و ئەوانەی دەوروبەر قەڵاکەیش خوشکی خۆمی تایە هەر هەمووی خوشک و برای منە و ئەوانەی تووب عەدلی و ئەوانەی بیابانەکەش بێرن ئەوە جێی سەربەرزیە بۆ ئێمە دەست خۆش خاتون زۆر سپاس کاک دیلمان ئەو مایکەی ئەگەر عەزێت نەبێ باشە کاک دیلمان وەک پارێزەری سکاڵاکارانی دۆسێ عەجاج چه هەستێکە کە تۆ تاوان پێشتر تۆ کاری پارێزەریت کردووە ئەزانیت بەردەوام کاری ئێوە پارێزگاریکردن و دیفاعکردنە لە خەڵک بەس تۆ لە کاتێکدا ینی بەرگری لە کەسانێک دەکەی کە ساڵانێکی زۆرە داخێک لە دڵیانە کە بە هیچ شتێک برینەکانیان ساڕژ نابێ بەڵام تۆ دەچیتە بەردەم دادگا و پارێزگاری لە مافەکانی ئەوان دەکەی وە گەورەترین تاوانبار بە سزای خۆی ئەگەیەنی یعنی ئەمە بۆ تۆ چی بوو؟ سەرەتا بەناوی خوا پیرۆزبایی جەژن لە هەموو ئەم ئازیز و خۆشەویستانە کەم درود بۆ ڕۆحی شەهیدان و ئەنفالکراوان بەڕاستی لانەخان چیرۆکێکی زۆر دوور و درێژە من ئەو کات کە عەجاج گیرا بەسپاسەوە بۆ خاتوشانە ئیبراهیم ئەحمەد و نووسنگەی بەڕێزیان کە لەگەڵ پەریخان و هەموو ئەو تیمە کە زۆر ماندوو بوون پێمانەوە کۆمەڵێک مامۆستای جامیعەمان لەگەڵا بوو کۆمەڵێک پرۆفیسۆر بوو کە ئیشان تەنها وەرجێڕانی سکاڵاکان بوو بە سەرزمانی عەرەبی و ئامادەکردنیان و پوختەکردنیان بوو کاکهەبیل بۆ نمونە لە چەمچەماڵ بوو لە گەرمیان بنکەمان هەبوو لە سلێمانی لە ئەمنە سوورەکە شوێنمان هەبوو لە خاک لە نووسنگەی دادا من بەڕاستی کە گوێم لەم کە سوکارە ئەگرت کە سکاڵەکانم وەرەگرت وەکو پارێزەرێک سکاڵەکانم وەرەگرت بەڵام زەبر و ئازار و ناخیان شتێک بوو لە مێشکمە ئەمە ینی ما بۆ ماوەیەکی زۆر بێتاقەت بووم ماوەیەکی زۆر هەستمە کرد ئەم کابرا زاڵمە بۆ وای بە دەرحەق بە میلەتێک کردووە دەرحەق بەم کە سوکارەی ئێمە کردووەکو کورد بەردەوام لە مێشکمە ئەمانم لێ ئەگایەوە کە دوجار سکاڵەکانم هەمووی بەسپاسەوە کۆکرایەوە و من کران بە نوێنەریان لە دادگای هەڵچوونەوەی ناوچەی سلێمانی و کەرکووکەوە هاتە سلێمانی و بردمانە بەغا و تەسلیمی دادگامان کردە ئەو کاتەش چاوەڕێ بووم ڕۆژێک لە بەرامبەر ئەم عەجاجە بیبینم و بۆستم ینی بزانم بۆ ئەمنە غەدری لەم دۆستانە لەم کەسانە لە کورد کرده بوو بڕاتە بێ ئەو بەیانی کە چوونە دادگا ئێستا بۆ خزمانم باسە کرد من لە ژووری پارێزەران بووم لەگەڵ کاک سەلاما خەریکی ئامادەکردنی شت بوو عەجاج بەرامبەرم بوو ینی هێر ئێرە و ئەو دیوارە لە بەرامبەرم بوو ینی حەبەسا بووم جلێکی زەردی لەبەرا بوو شتێکی بەدەموچاوە بوو بەدەزوو پۆلیسەوە بوو ینی تەنانە نەمتوانی ڕسمێکی بگرم ڤیددیۆیشی بگرم ئەمە بەڵام کاتە ناو قەفەزی ناو دادگا و ناو دادگایەکە ئیتر ینی بۆم دەرکەوت کە هیچ شتێک لای خوای گەورە و نابێت واتە ئەوەی کە زوڵمەکات ڕۆژێک گێت ئەبێ بێ سزای زوڵمەکەی خۆی وەربگرێ ئەو کاتێک کە بڕیارەکە خوێنرایەوە دڵت پڕ بوو واللهی زۆر ینی پەریخان ئەڵێ خەتای من بوو بۆ وەڵا پەریخان لە جەلسەی یەکەم و دومیشە کە ئەگریە تەبعاً کاک سەلامیش دەزانێت بەرامبەرمان بوو ئیتر من خۆم بۆ ناگیرە بەڕاستی جەلسەی یەکەم خۆم ڕاگرت جەلسەی یەکەم چونکە تەجیل بوو ئەمانە بەڵام جەلسەی دووەم کە حکومەکەی خوێنەوە ئیتر دوجار کوردین و گوێم لەم هەموو
ینی بە درێژایی خۆشی بەڵێ بە درێژایی دەمان زیاتر ساڵێک من گوتم ئەنووسیەوە من جۆم لەم کەیسانە بوو جۆم لەم ئازارانە بوو ئیتر کە ئەبینی ینی تۆڵەی ئەم هەموو زوڵمە لەم دنیا ئەتوانێ وەربگیرێ دڵخۆشکرد بوو لەو سیرتر مۆبایلەکەم دانابوو لەسەر مێزەکە بوو بە چەپڵە لێیان و مۆبایلەکەم ون بوو مۆبایلەکەم ساعتەکەم بڵێن ئەتوانێت بە دوای مۆبایلەکە بڕوە ئەم کرد بە دوای مۆبایلەکە ڕۆشت ماشەڵڵا ئەمنە قڕەباڵق ناوقعەکە هیچ مۆبایل نەبوو وڵا دوایتە ماڵە ناوە بێ برادرانی ئەمنی بڵین ناوقعەکە هات نوتیانەوە هی توێ جە بڕۆیان پێ ناکردمێت دەموچەوە بە بیکاتەوە بەهەر حاڵ گرنگەوەی سپاس بۆ خی گەورە دەستی هەموو خۆش بێ بەڵێ نەتیجی باشیە بوو ڕاست ئەم خزمانە هەمووی ماندوو بوون لەگەڵمانە بەڕاستی بە گەرمە بە دووری ڕێگا بە ماندووبوونی شەو ڕۆژ ینی شەو درەنگە گەیشتن ئەوێ لەگەڵ کاکسەلامی هاوڕێ و برامە سعات 2 شەو بوو خەوتین 3 شەو بوو خەوتین بەیانی سعات 6 بەیانی هەڵستاین ئەجا هەر بابەتێکی خۆش وتم کاکسەلام ئەم خزمانە لە دوورەوە هاتوون ئەبێمە بەیانی زوو هەڵستیم چینە خوارەوە بۆ بەشی ڕسێپشنەکە پێشوازی نانوشت حەزرە بە ئەمان لە پێژێمەوە لێوە نەبین ئەوقات ئەمە درێژ بێ مام ڕەزاوزان بەیانی سعات 5 لەوێ بوو مام ڕەزا پێش هەمومان کە هاتینە خواردن کاکسەلام فریای پێشوازی نەکەوتن وتم کاکسەلام زەمە ئاخیر کەساتین وانێ مام عەتا ڕحمەت لێ باش کاکسەلامیش تەمان لەگەڵ تابوو کاکسەلام زۆر بەخێر بێ ماندوونە بنجەشتان پیرۆز بێ دووبارە وەزعتان چۆن بوو لەگەڵ کاکدیرمان ئەو دووجارەکە چوونە بەخاو لێرەوە تا چوونە ئەوێ و لەوێ و دادگایکردنەکە و ینی کە چوویتە هۆڵی دادگایەکە و ئەوەی کە بینیت و دادپەروەرینا و هۆڵی دادگا و ئەمانە تێبینی چیت کرد زۆر سپاس پێشێکی پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو گەلی کورد و لە هەموو کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانەکەین ئەمە بۆ بە دوو جەژن ئینشاءڵڵا هەر لە جەژن و خۆشیابین سەبارەت بە بەڕێوەچوونی دادگاکە و چوون بۆ دادگاکە بەڕاستی هەروەکو کاکابی فەرمیانی شتێکە لە ژیانە ممکنە دووبارە نەبێتەوە بۆ ئێمەی پارێزەر بۆ من و کاکدیرمان شەرەفی ئەومان پێ بڕاکە لەم دادگایە بەشدار بین و نوێنەرایەتی ئەم خزم و کەس و کارە بکەین کە وەک پارێزەریان لە دادگاکە ئامادە بین کارەکان زۆر ماندووکەر بوو بەڵام ئێمە هەستمان بە ماندوویەکە ناکرد بەڕاستی لێرەوە بەزدە لێرەوە ڕۆشتن بۆ بەغدا بە پەلەپەل بە گەرما بە کۆمەڵێکی زۆر ئامادەکردنی سەرخەری بە تارەکەش بەجێتان بێڵ بەڵێ تارەکەش خەری بوو بەجێمان بێڵەوە ئیتر من و کاکدیرمان ئاخر کەس بین سوار بووین و تارەکە بەڕێکەوت سپاس بۆ خوا تەجروبەیەکی زۆر باش بوو پرۆسێکی زۆر باش بەڕێوە چوو وەک کاکدیرمان فەرمووی ینی کە چوینە ناو هۆڵی دادگاوە بینیمان ئەو کەسێک کە چەندەها ساڵە ئێمە ناوی ئەبیستین چەنەها چیرۆکی دڕندانەیمان بیستووە چەنەها ئەومان بیستوە کە ئەو کوێ بڵێ دەستی چکارە ساتێکی ناوەتەوە کە بینیمان بەرامبەرمان بە زەلیلی وەستاوە لە بەردەمی عەدالەتی سەرزەویە کە ئێمە گومانمان لە عەدالەتی ئیلاهی نییە هەستێک بوو بەڕاستی وشۆ ناتوانێت وەسفی بکە بەڕاستی شتێکی زۆر جیاواز بوو شانازیەکە بۆ ئێمە وەک پارێزەرێک کە توانی بێتوان لەو کەیسا ئیمکەین مرافعە بکەین و من پێم خۆشە بیرم نەچێت لێرە سپاسێکی تایبەتی نووسنگەی بەڕێز خاتوشاناز و پەریخان و هەموو ئەو کەسانی کە لەم کەیسە زۆر ماندوو بوون بەڕاستی بەنسبەت کەشی ناو دادگاکەوە من پێم خۆش لێرە ئاماژە بۆ بەم کە بەڕاستی بەڕێز سەرۆکی دادگا دادگایەکەی بە شێوەیەکی زۆر یاساییانە بەڕێوە ئەبرد زۆر دادگەر بوو ڕێگەی بەوە ئەدا کە کەیسەکە وتەی مەسەن بۆ نمونە تۆمەتبارەکە بەلاڕێیا بڕاچکە چەند جارێک پارێزەرەکەی لە ڕێی چەند دفوعاتێکەوە کە کردی ویستی عەجاج تێبگەێنێ کە کۆمەڵی قسە بکە بەڕێز جەنابی دادوە ڕێگەی لێگرت کە نەیهێشت ئەوە بکە و زۆر ورد بوو لە بەتایبەت لە لایحەی لێکۆڵینەوە لە لایحەی کە تەقدیمی کرد بۆ محکەمە کۆمەڵی خاڵی تیا بوو کە بەڕاستی ئەو بە نیەتی دیفاع تەقدیمی کرد بەڵام بوو بە سەبەبێکی باش بوو بە بوو بە نقطەیەکی زۆر باش کە دادگا پشتی پێبەست
وەک یەکێک لە بابەتەکان نەکەم خۆی دانپێنانی هەبوو کەشفی دەلالی هەبوو بوو بن چەند نقطەیەکی باش کە دادگا توانی استینادی بکاتە سەر بۆ وتیان ویستمانە ئاڵای کوردستان بەرزکەینەوە خەری بە ڕێگریمان لێ بکرێت شەڕی بۆ کردوین بەڵێ لەم ئامادەبوانە ڕێگریانەکە لەوەی کە ئاڵاکە بەرزکەنە زانی کەشەکە کەشێکی زۆر جیاواز بیانی من بۆ خۆم یەکەم جارم بوو مووقفێکی لەو شێوەیە وجودم هەبێت وەک کاکدیلمان باسی کرد بەڕاستی ینی هیچ دەسەڵاتێکمان بەسەر فرمێسکی خۆمانە نەبوو یعنی فرمێسکێکی شادی هاتە خوارەوە گریانێک لە قورگمان نبوو دەسەڵاتمان نەبوو بەسەریە ئیتر ئەم خوشکانە و ئەم برایانە لەوێ بە گۆرانی ئەی ڕەقی بوو بە هەل لیان و یەکێکیان ئاڵایەکی کوردستانی بەرزکردەوە لە ناو دادگایە ئیتر ئەو پۆلیسانی کە لەوێ بوون هیچیان ویستی بڵێن ئەو برادری کە ئاڵاکەی بەرزکردەوە لە بەردەمی من نبوو یەکێ لەو پۆلیسانی کە لێ بوو ویستی دەستی بۆ بەرێ ئاڵاکە لابەرێ وتی نابێ لێرە هەڵیکەیتم بەڕاستی دەستی پۆلیسەکەم کرد وتم تۆ ناتوانانی ئەمە لێرە ڕێگەی لێ بگریت چکەمە ئاڵایەکی دەستوریە ئاڵایەکە بپی یاسە بپی دەستور ڕێگەی پێدراوە و لەبەرەوە تۆ ناتوانانی ڕێگەی لێ بگریت سپاس بۆخوا کارەکان زۆر بە باشی چوو دەستان خۆش لەشتان ساخ بەڵێ کاکدین زۆر سپاسی کاک حاکم ئاسۆشکەین کە بەڕاستی بیرمان نەچێت زۆر هاوکارمان بوو زۆر لەگەڵمانم بوو لەگەڵ ئەمە خۆش دۆستانە بەڵێ وڵا حەزمانە کرد بەڵام ئینشاءڵڵا بزانم تەندروستی باش نەبوو خی گەورە شفای بۆ بنێرێ بەڕاستی زۆر ماندوو بوو لەگەڵمانە هەم بە تایبەتی لە جانبە قانونیەکەوە بۆ من و کاکسەلام هەم بۆ جانمەکەی کە ئەو شەوەی کە لە یەکەم دانیشتنا لەگەڵ ئەم خزمانەیە لە ئوتێل بووین هات بۆ لامان زۆر ڕێنمایی کردین وەکو برایەک چکە ئەو بەپێی پۆستەکەی یاخود بەپێی ئیشەکەی بۆی نەبوو کە تەنانەت هاوکارەکانی زۆر بەڕاستە خۆ بێت بەڵام بەناڕاستە خۆ زۆر پشتگیرمان بوو زۆر هاوکارمان بوو ڕێنمایی زۆر باشیە بەم خزمانەکە لە دادگا چی بڵێن کە قسەکانیان کورتکانەوە ئیتر من نامێ بەڕاستی هەموو ئەوانە کەمان دوو بوون لەگەڵمانە نامان بیر بچێت بەداوای لێبوردنەوە ئەگەر ناوی هەر دۆستێک و ئازیزێکمان بیر بچێ ئێمە داوای لێبوردنەکەین دەستان خۆش بێت جا ئێمە ڤیددیۆیەکی عجاجمان بینی لە ناو هۆڵی دادگا هەمووی پێ سیر بوویان و ئەم ڤیددیۆیە لەکوێوە دزەی کردووە جا بینی خۆمان بێ پەنەکە ئەمە نابوویەوە بەخێر بێ تۆ بەس پێم بڵێ لەکوێوە ئەم ڤیددیۆ کرد وڵی ئەوەی ڕاستی بێمە لە دادگا وەستا بوون کاکسەلام هاو بوو مللامان وتی برایان خوشکان ناکرێت ڤیدۆ بکرێت و وێنە بگیرێت لەبەرەوەی قەدەغە کراوە باشە ئەوەی ڕاستی بێ من دوای چەند دقێ بە مێشکمە هاوتم باشە من عجاج ئەو هەموو تەعزیبەی یاوم ئەو تەسویرەشی نەکەم ئەو هەموو ئەشکەنجەی یاوم یعنی من حەقی ئەو مافەم نییە بتوانم ڤیدۆیەکی عجاج بگرم و بەڕاستی زیاتر بۆ دایکم بوو دواتر بۆ هەموو مناڵی ئەنفال کراوان بۆ کە سوکاری ئەنفال کراوان بۆ خێزانی زۆرت ئەنفالەتەوە من باوکم ئەنفال کرا ئیتر هەر نەمان بینیەوە هەرکە لێمان دابڕاتەوە و نەمان بینیەوە نازانین زنە چاڵ کرا نازانین چی بەسەر هاو نازانین و دوای خۆمانیش تر دوای چەند مانگی ئازاد کراین بەڕاستی زۆر ئەشکەنجەی داوین عجاج وتبا تصويرێکی بەڵێ وتم بە ڤیدۆیەکی بکەم یعنی من حەقی ئەوم هەیە ڤیدۆیەکی بکەم باشە کە ڤیدۆکەت کرد دوای ئەومان بۆ باسکە دوای کەشف بووی بەڵێ کە ڤیدۆکەم کرد لە کامێرەی دادگاوە دەرکەوتە بوو کە من ڤیدۆم کرد یەکسەر لە کەناڵەکان بڵاو کرایەوە کە بڵاو کرایەوە من ڤیدۆکەم نردبوو بۆ چەند کەسانێک یەکسەر لە کەناڵەکان بڵاو کرایەوە ئەوانیش ڕۆشتن کامێرەکەیان لێیا بووە بزانە وڵی تر هاتن منیان بانک کردە خوارەوە دەست بەسەریان کردم بۆ ماوەی کاتژمێرێت تقریبان ئەمەشت بەسەر بەڵێ دوای ئەوە بەڕاستی دوو زمانی عەربی من ئەزانی يعني ئەوە ناخۆش نەمەتوانی قسەیان لەگەڵکەم دوو برای بەڕێز کاک ئەکرەم خەڵکی کەلار بوو و لەگەڵ کاک عەباس پیان وتم ناخوشکم بەجێ نایڵین خەمن نەبێ ئیتر هاتن لەگەڵما بە عەربی قسەیان ئەکرد لەگەڵیان ناو والحاڵ من وتم بەس ئەوە نەبتوانم بچمە لای دادوەر لێدوانەکەی خۆم بەم و عەجاج ببینم
ئیتر دوای ئەوەش هەرچیە ببێ ئیتر حل سوورەکە بڵاو بۆ دوای ئەوە هاتمە دوای وتم ڕۆشتمە لای کاکدارا وتم کاکدارا وەرە براکە من مۆبایلەکەمیان بردووە کاکدارا ڤیدۆ عجاجی تایە وتی نا بابە ئیسا ئەدەنەوە وتم کاکە خۆم دڵنیام ئەزانم مۆبایلەکەمیان کە بردووە بەدوای ئەو ڤیدۆیە ئەگەڕان وتی نا ئیسا ئەدەنەوە وەڵی تر ئەو وابزان بۆ دڵخۆشی منەوەی کرد هەر دوای چەندێک وڵی دوای چەندێک تر مۆبایلەکەیان نامەوە بەڵامی تر بەڕاستی پیانەوتم ئەبێتۆ سزا بدرێت و تۆ ئەبێ ئیجرعاتت لەگەڵ کرێ و تۆ نابووە ئەم ڤیدۆیە بکردایە و باشەکە ڤیدۆکە و کرد بۆچی بڵاو کردەوە بۆچی نردی وەرە بزانام یاوتە بەکێ ئەوە نەمان داخ لە دڵڵایە من ئەوەی ڕاستی بێ حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستانە پورزامە ئیتر یەکسەر یان بۆ ئەوەی ڕاستی بۆ چەند برایەکی تر ئالێرە حزوریان هەیە زوو بینیمان لێرە کە بڵاوکرابووتم چی ئەبێ بابێ باڵێ دوایش گلەیم لە گلەیەکم لە کاری عقوبەیان نای جەلسەی تۆ لا نەخانە عقوبەیان نیام ئەتیمان بۆیە جاری دووەم کە ڕۆشتینەوە حەزمە کرد کاک حاکمیش لێرە بووە یەکەم هیچ سەلامەتی خۆی دووهەم بەڕاستی قۆناغەکان زۆر باش چوو بۆ پێشەوە ئەوەی کە ینی دانرابوو ئیتر ئینشاءڵڵا مسائلێ عجاج بکرێت و بەرە حکم بڕوە بۆیە بڕۆ ینی من تەمان کە و خزمانش لێ بوون لەگەڵ کاک سەلامە هاتی نەخوارەوە قسەمان بۆ کردن ماشەڵڵایان لێبێ ئەمنە دڵگەرم بوون خەریب و جەرسەکە دو ئەکەو ینی کات بوو بە سەعات دەونی و ڤیدۆیەکیش هەیە نازم ئەگەر بینی بێتان بڵاو کراوەوە هاتووی قسە بۆ خزمانەکەین ئەڵێن تکایە ڕێگەمان پێبن چونکە ئەو قاعەیە بچووک بوو ڕاڕەوەکەشی زۆر بچووک بوو ئیزدیحامەکەشی لە حەد بەدەر بوو ئەی حاکمیش ڕئیسی محکمەیە و جەلسە تەشکیل ناکە کاتە عقوبە نەبووی نانا عقوبە نوێمە تۆ سکاڵاکەی خۆت گەیان من ئەمەوێ لێرەوە دەستخۆشی لێ بکەم بەڕاستی کە هاتە بەردەم هەمویان کاک عەتا مام ڕەزا کاک ڕزگار کاکدارەش طبعاً یەکەم سکاڵاکار بوو کە بە زمانی عەرەبی هاتە ژوورەوە و سکاڵاکەی خۆی گەیان چونکە لەوێ دادوەر ئەیوت بۆی خێرا بڕوە ینی ئیشوکان ماشەڵڵا ئێمە سکاڵاکارمان زۆر لەگەڵا بوو وتی چێ عەرەبی ئەزانێ با بێتە ژوورەوە بۆ منێ چراوانە کاکدارا بوو نیشتیمان خانیش زۆر بەباشی بڵێن وتەکانی خۆی دووبارە کردەوە کاک عەتاش حەزەکەم بێتە لای وتیان کاک عەتا زوو سیرێکی عەجاجیەکەی باو سیرم کە بۆ ئەدوی سیرێکە یعنی چیت لێویست بەخێر سوپاسانەکەم بۆم دەرفەتە داتانەتە ئێمە سوپاسی پەریخان و نووسنگەی شاناسانەکەین سوپاسی کاک حاکم ئاسۆ و کاک دیلمان و کاک سەلامەکەین ئەزێتێکی گیان کێشاوە بەڕاستی گردنی عەجاج کەسبانەی کاتە دەستکەتی گوڵ بۆ خۆی دەستکەوتی گوڵی یەکێتی نیشتمانی کوردستانە خوێنی شەیدەکانی ئێمەیە خوێنی ئەنفالەکانە خوێنی ئەو ئەنفالانەیە کە لە قڵای نوگرە سەلمان گیانیان لەدەستداوە ئێمە لە نوگرە سەلمان عەجاج تعزیبێکی زۆرمانێدا من لەوڕە خوشکێکم لە گیانی لەدەستدا دایکمی بەبەر چاومە فەلاقە کرد ئەو سەلمە محەممەد ڕۆبیتن کەەوە دانیشتۆ لەورە مێمکمە وتی ئەوە خوشکی گەورەمە لێ مەدا بووە لە من وتی نا ئەگەر توش قسە بگەی لە تووشەدا ئەوە خۆی ئیسا لێرە دانیشتووە شێخ ساڵحی سماق من بە عەرەبی هەرچوومە ژوورەوە حاکمەکە بە شایەتی هەمویان ئەم دوو پارێزەڕی بەڕێزە هەرگیان لەورە بوو تۆ پێشتر عەجاج بینی بوو بەڵێ پێشتر لە نوگرە سەمان بینیم دەکرێت کێوڵێکی دا لە خۆم ڕۆژێکیان بۆی ئەدوی سیرەکە بۆی تاکید بیتەوە من هەر تاکید بووم هەر کە تاکید ئەمە حەجاجە پێش هەمویان کە هاوردیان بە دادگا من لە ناو حەوشی دادگا عەجاجم دی عەجاجم دی من هەوێی پۆلیسی حکوومەتی عێراقیم پێم پۆلیسم نەقی بێگا دیێرە چۆڵ کەوتم ئیسا چۆڵێکم بەزم پۆلیسی عێراقم هەیەکەم دەرکردوی لێرە بمێنەوە کە مامەوە عەجاجم دی کە عەجاجم دی ڕام کرد بۆ لای ئەمان پێشەوەی ئەو خوشکە بەڕێزە ڤیدۆغی بکە ڕام کرد ئەوە میمکەم وتم عەجاجیان هاورد ئیتر کردمە هەرا پێش هەمویان لە ناو حەوشە کردمە هەراوتم عەجاجیان هاورد بەڵام کە چوومە ناو وەڵی دادگاوە حاکمەکە وتم من خۆم عەرەبی ئەزانم و عەرەبێکی زۆر چاکەزانم بە عەرەبی قسەکەم بە شایەتی هەمویان بە عەرەبی قسەم کرد تەنانەت وتم دایکمی فەلاقە کردووە شێخ ساڵحی سماق خوا لێ خۆش بێ هەزار سڵاو لە گۆڕی بە کێوڵێدایەتی تەو قسەی کوشتێتی بە عەرەبی کشتم وت عافرەتێکە بوو لەورە لە نوگرە سەلمان قەت ئەوەی عافرەتەمە لەبیر ناچێت لەژێر دەرەجەکەی نوگرە سەلمانە ئاومانەتکانە دەمی و منم خاڵۆزایەک مەیە نای مامۆستا ڕێبازی سەر لە ڕزگاریە مەدوری مەکتەبە ئەو لە من مناڵتر بوو ئاومانە کردە دەمی ئەماوە میمی حەزەکەی بمری ئەویت نەوەڵا حەزەکەم حەمەی کوڕم بەدوێرم یعنی هەتا ماوەم کارەساتی ئەو پیرەژنا لە دڵم دەرناچێت
عجاج زۆر لە زۆک و زۆر سەری شۆڕ بوو ئەلەرزی لە ناو قەفەسی دادگا ئەدوت ئەو ڕۆژە لەدایک بوومە کە عجاجم دی بە سەر شۆڕی بە شایەتی هەمویان وتم ارفع راسك ارفع راسك باو على وجهي هي بحثي وشيء زرت باو على راسي وتم ارفع راسك باو على وجهي باو على وجهي هي بحثي وشيء بحثي شما داد ورا برز غير برا داد ورا برز بو برام بوتي تجاوز ما قوتم تجاوز منك من داوي حقيقه ما قام راستك اوي كويست وتد له اوي يستم لدواي سيوهش صال لدواي سيوهش صال اوي يستم لدل ما درم بري ئەوە ئازانم ئێستا لە دایک بوومە دەستخۆشی لەم پەریخان و ئەمدا پارێزێلە و حاکم ئاسۆ و نووسنگەی شاناسخان و ڕۆڵی یەکێتی نیشتمانی کورسان کەس شەفش نەگا لە یەکێتی نیشتمانی کورسان لە ساحەکایە خوێنی شەیدەگان و ئەنفالەکانی ئێمە خوێنی بەربووین یەکێتی نیشتمانی کورسان. دەستان خۆش بێت زۆر سپاس. ئەو مایکەمان بۆ بگەێنن بە مام ڕەزا بێ زەحمەت با بچینە لای مام ڕەزا بەخێر بێ سەرچاوەکەم بێن ئێوەش بەخێر جەژنە پیرۆز بێ جێژنەی ئێوەش پیرۆز بێ هەر لە جێژنەیە بێ. مام ڕەزا چوویتە دادگای عەجاج بەڵێ چه هەستێکت هەبوو؟ وەڵڵاهی هەتاکوونە نەمبیست چوومە دادگای حەجاج ئەمەندە هەستێکی خۆشم هەبوو ئەمەندە هەستێکی خۆشم هەبوو لە تاوە ئۆقرەم نەبوو لەبەر لاکە دیتم حەجاج بەرانبەرم وەسا بوو لە قەفەزێکا بەسەر شۆڕێوە لە ناو دەوری هەفتا کەس زیێتر بوو بە دەوریەوە ئەو خۆی ناگرت ئەم دیوێ کرد و ئەو دیوێ کرد و هەرە سای و دەمدی لە تەکم بووە لا وەک ئێستای گوڕەکان ئەو هاوایی خۆی هینە کرد حاکم سوعالی لێ کردم هاکەر ئەم پیاوە چۆن غەدی لێ کردی و چی لێ کردی و چۆن قورعانی دام هەکە قورعانەکەم خوارد لەسەر مێزەکە قورعانم خوارد گوتم ئەمە ناگێڕێتەوە بەدەم ئەمەندەی غەدر کردووە دوسوێ قسا کەم و پێمێ بڕی ئەگەن ئەمەندەی غەدر لێ کردووە بەدانە ڕۆژێ تەواو نابی ئەمە گوتی چۆن گوتم ئێمە جارێ هەکە لە هینەوە بەکەر هاتین لە دووبزەوە هینە تۆبزاواوە هەکە هاتین شەو ڕۆژێ بوو لە دیەکەی خۆمانەوە ئاومان نەخوارد بوو خۆم و ماڵ و منداڵم ماڵ و منداڵەکەیان لێمان گلەوەدا کەس نەزانی بۆ کوێیان برد هەر خۆم مامەوە لەگە خەڵکە هەکە چووینە سەماین نگرە سەلمان ئاومان نەدی بوو هەتاکوونە سعات 11 شەوە کە ئێمە داچەمینەوە لە بەردەممانە گۆلایەک ئاو ئەڕۆی چرکا و سابوونا و پیس و چرکا و تەڕایی و دەڕۆی پڕی کەپە سابوون و چرکا بوو لەو قوڕاوای لە تاوا دەممان تێنە هەر من و هەموو سیارەکە بۆن بۆ گەنی لێ هات ئەو کەپە سابوون و چرکاوە ئەم کابرایە بەلەقەوە هاتە بان سەرمان سەری بادان هێشتێکمان دوانمان سیانمان هەموو یەکە بەو پۆستارەوە هاتە با سەرمان و لەقەی لێمانەدا گوتمان سەیدی ئاخر تونیمانە گوتی بۆ ئێوەمان بۆ ژیان هێناوە یان بۆ مردن هێناوە ئەمە لە دادگایەکەش ئامانەت هەمووی وت ئەمە لە دادگایەکەیە گوت ئەیتر ئەم کابرایە بەفراوێ خوارد بە ڕۆژ فڕێمانیدایە ئەو حەوشەیەوە هەتا بەیانی دوو ئەمنینار لەگەڵ مانایەکی هۆدەیە خانووی پێمان گوت چوونە ئەو هۆدە خانمانەوە بەبێ نان و بەبێ ئاو و بەبێ هیچی شتێک لەوێ ماینەوە هەتاکوونە نیوەڕۆ تەمەشامان کرد یەک سەبوونی بۆمانێنا بۆ ئەمەندە لە ناو بتلەغازە دای نابوو بۆ خاتر ئەوە بتلەغازەکە بۆن بگرێ سەبوونەکە کەس نەیخۆ لەگە یەک کوب ئاو گەرمان لەو چرکاوە هێناوێتی داوی پێمان بە 24 سعات ئەوەندە خواردنمانە بوو ئەی ماڵ و مناڵەکەت چیان بەسەر هات ماڵ و منداڵەوە لە سەماوە کەوتووە گوتم بە حاکمم گوتم ئەوتانی لەگەڵ ما بوو بردیانوە لە سەماوە کەوتووە خێزانەکەم و 4 منداڵم 6 منداڵم وا لە گۆڕە بە کۆمەڕەکان کەوتووە ئەی گوتی لەوەدا گوتم لەوە دووە تێری ئەچووە لەگە 4 ئەمنی لەگەڕا بوو دەچوونەوە بۆ قاعەکان خۆیان من نەمانیوەلا تەمەشای ئەوێکەین دەچوونە لای گۆڕەباهینە ناو حەوشەکەەوە لەوێ ئەچوو تێری بەفراوە ئاو سار لە خوارد و ماندوویە حەسایەوە و ئەنج بەکەی خۆی کێفرێکی هەرگە بە ناوماناگەڕا هەچ کەسێک ئەقری بڕی کردایە منداڵ بواە ژن بواە ئەختیار بواە
کێفرێکی لێدا هەندێکی بەنیوەچری بەنیوە ئیسانی هەرستایەوە هەندێکی دەمر باشە ئەی مام ڕەزا باسی و کاتم بۆ بکە کە بڕیارەکە خوێندرایەوە کە ئاجاج لە سێدارادرێ لەو دقەیات تۆت هەستە بەچی کرد ئەو کاتە ئەزانی هەستم بەچی کرد من ئەساش هەستم هەروایە و ئەو کاتە هەروە بوو چووکونە من گوێم لەگەلی حەدیسی قورئان بووە کە مەلائی خوێنێتەوە حەدیسی خوای گەورە دەفەرموویە ئەو کەسەی هەکەل من لە دیەکەی ئاخە لە دیەکەی خۆمانەوە گیرام لە دیەکەی خۆمانەوە گیرام منداڵی ئەمەندەم لەگەڵا بوو دەوای نانی کرد لە سیارەکە بەرەوە بوو هاوڕێن لێنەدایەوە خۆی تاقی کەم هەبوو دەوای ئەوەیە کرد جەماعەتیەوە دوو لە مینە جەماعەتی ئەوها دانیشتە بووین دەیگو باوە میزم کرد بە خۆمان میزم کرد بە خۆما دوو لە ڕووی ئێوە کابرای زابتەکە دەمانچەیەکی دەرێ نابوو دەیگو عەلێرە بیکە لەوە بەولاوە بڕۆ گولێ بە دەمانچەیە بەڕووتی بەدەستەوە ئەم شتانەت قەت لەبیر ناچێت قەت لە فکرم ناچێت هەر دەم زمانەکەم ناهێنێ فکرم هین بووە ئەگەن ئەمەندەم لەلایە ئەمەندەم لەلایە کەس هەندەی منی بەڵام ێستا دڵخۆشی لەو سەری ئەمان هەکە هاتم بەو زەلیلیە هاتینە تۆبزاوا لە تۆبزاوا دوو لە ڕووی ئێوە و هەموو مەجلیسێک لە هۆرێکە ئەو عالەمە ژن و پیاو دانیشتە سەر پیشایی وەکو ئاودەست دانیشە تا ئێرێ قاچی لیا بێگو ئەوە جێتە بخۆر ئەلێنە خۆ دووشکەوە ئێستا تۆ دڵت خۆشە کە ئەبینیت ئاجاج لە سێدارادرێ یەکەم لە سایی حەمدی خوا و گەورەی خواوە دوومین لە لاینی سەری شانازخان و یەکێتی و پێشمەرگەوە ئەمەندە دڵم خۆشە ئەم کارە ساتەیان بۆمان خوڵقاند و خوا ئاسانی کرد و دەستان خۆش بێ هەر دڵخۆش بن مامازاگیان ئەگەر مایکەکە بێ زەحمەت بەڵێ بەخێر بێن جۆژنتان پیرۆز بێت مام ڕەزا ئەوەنە دڵی گەرمە ینی حەزەکات هەموو ئەو شتانەی کە هەیە بیگەڕێتەوە بەڵام ئێمەش نامانێ بەڕاستی دانیشتنەکە بکەینەوە بۆ بەسەر هاتە ناخۆشانە لەبەرەوەی ئامانش لە بەرنامەکەی ئێمە بەڕاستی ئەوەیە کە دڵی کە سوکاری ئەنفالکراون بۆ ئەم جەژنە چەند خۆشە بۆی کە دەبینن گەورە تاوانبارێک بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە ئەزام ئێوە تاقانی ئەنفالن بەڵێ من تاقانی بەڵێ ڕۆمەوە کەواتە بێت دڵخۆشیەکەی تۆ سەد هێن دەبێت من پیرۆزبایی لە تاقانەکانەکەم بەڕاستی هیچ کەسی وەک تاقانەکان دڵخۆش نین لەبەر ئەوەی تاقانە نەبێ نازانێت چۆنە ئێمە لە عیلیەکە تەنها خۆمان ماوین ئەو ڕۆژێکەوە دادگایی کرا بەڕاستیەکەی هیچ کەسێ بەقەدر من دڵی خۆش نەبوو دەستخۆشی لە حاکمە بەڕێزەکانەکەم لە پارێزەرەکانەکەم لە خات و شانە زەخات و پەری لەمانەی کە چوونە بۆ ئەوەی کەەوە بدەنە دادگا بەڕاستی هیچ کەسێ وەکو ئێمە 37 ساڵە ئێمە دڵمان ناخۆشە لە جێژنەکانە هیچ کاتێ وەگە ئەم جێژنەوە جیاوازە بێت ئەم جێژنێ بۆ هەموو تاقانەکان جیاوازە بێ لەبەرەوەی ئێمە هەتا ئێستا هیچ کاتێ وەک ئێستا دڵمان خۆش نەبووە بەڕاستی دەستخۆشیان دێکم ئەوەی کە تەنها بە یەک وشەیەکش بەشداری کردووە لە گرتنی ئەم حەجاجە و حەجازەکان تریش کە ماون بدرێن دادگا ئێمە بۆ دڵمان خۆشە بێ بەیش دڵمان خۆش نابێت دەستخۆشی لەوانەکەم بەڕاستیەکەی ئەرکێ زۆران کێشاوە بەڵام لەسەر ڕێ هەموو شتێکەوە کەەوە ئامانجەکەمە هاتووە دی بەڕاستی زۆر زۆرمان پێخۆشە ئەم جێژنەیە هەقوا کە سوکاری ئەنفال بیکە بە دوو جێژنە و جێژنەکەش زیادکان ڕۆژی کە زیادکە لەبەر خاتریەوەی کەوا ئەمە دراوەتە دادگا دەستان خۆش بێت زۆر سپاس ئەگەر مایکەکە بێنن بۆ ئەم خاتونانە بێ زەحمەت خاتونگیان بەخێر بیت کە سوکاری ئەنفال چیت بۆ دادگایەکی ئاجات چیت بینی دەوێ وڵای زۆرم پێ خۆش بوو چه هەستێکت هەبوو وڵای هەستم زۆر خۆش بوو خۆیت بینی لە ناو قەفەزی بەس لە پشتۆ لە ڕوو نەبینی تۆ خۆت لە نوگرە سەلمان بووی ئاجات ئەناسی پێشتر وڵای ئەوەڵا لە بیرمەم ناسی کە بینیت ئاوا دەست بەسەرە و لە ناو قەفەزی زۆرم پێ خۆش ئەو دقەی کەوتیان دەستگیرکراوە من زۆرم پێ خۆش بوو بەڵێ سوێن بەخۆ بەدڵخۆشیەوە گەڕانەوە بەڵێ بەدڵخۆشیەوە بێگومانم جەژنەش بۆ جەژنە بێت دەستان خۆش بێت زۆر سپاس ئەگەر مایکەکە بێ بن خاتونە بەخێر بن سپاس ئێوەش لە دادگایکردنەکەی ئاجاج بوو بەڵێ چیتان بینی لەوێ وەڵایی لەورە وەسای خوا و ئەو برایانەی دەستیان ئیبوو لەو گردنی ئەو زاڵمە و برا پارێزەرەکانمان و ئەو شانازخان و زۆر زۆر لەورە دڵمان خۆش بوو ڕۆژی وا خۆشمان نەدیەوە حیاتی یعنی لە هەشتا و هەشت ڕۆژ وا خۆشمان نەدیەوە ئەو ڕۆژە
ئەو کاتێک کە بڕیارەکە دەرچوو ئەو کاتە بڕیارەکە دەرچوو هە زۆر خۆشبی زیاد خۆشبی زۆر بە دڵخۆشی گەڕان زۆر دەستان خۆش بێت زۆر سپاس نامێت دڵت پڕ بێت چونکە نامانوێت کەس بەڕاستی لەم بەرنمەیە بگری باشە خات و پەری وەڵاهی با من بێمەوە لای تۆ زۆر مەبەستمە بزانم ڕاستە ئەجاج بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە بەڵام زۆر کەزەڵێن وڵا با لە سێدارە نەدرێنەوەکو کەسی تر هەبێ لە پشتەوە با اعترافکە لەسەر ئەوانی تریش بەڵام ئێوە دەزانن کە هەموو اعترافێک کراوە جا بەڕاستی ئەمانەوە بزانین ینی ئەوە بە خەڵک بڵین بە کە سوکاری ئەنفال ینی ئەمە وەک مژدانەیەک کەسی تر هەیە کە اعترافی لەسەر کرابێت و پێویست بەوە بکات دەستگیر بکرێت پرسیارەکە زۆر قورسەلانە تەرکیشیتیانە نەوەڵا چونکە هەموو ئەوانە چاوەڕێ ئەوەن بزانن وەڵامەکە چیە ئەدامکردنی ئەجاج ئەوە ئاواتی هەموو کەسوکاری ئەنفالە ئێمەش هەمومان خوێندکاری مامین لەوانەیە بیرکردنەوەمان وابێت بڵین مام ڕۆحی شاد بێ ئیمزای لە سێدارەدانی بۆ کەس دەرنەکرد لەوانەیە ئێمەش بیرکردنەوەمانە بێ بەڵام کەیتە سەر ئەو زوڵمەی کە لەم کەسوکاری کردووە لەم خەڵکەی کردووە 1970,000 ئەنفال کە نزیکەی 4 بۆ 5,000 یان براونەتە نوگرە سەلمان وابزانم لە سێدارەدانی ئاواتی هەمویانێنێتە دی ئەمە یەک بەڵام سیرەکەی لە سوۆشال میدیا هەنێک کەس ئەوە نییە لەبەر سێبەر دانیشتو و ئەو ئازاری ئەمانی نەچێشتووە بەدام نەکرێت بە اعترافکە بەڵام ناکرێ خۆ ئێمە هەموو شتێ بڵین بەڕاستی هەڵبەت خەڵک وازانێ بەم دەم و دەسەکە گیرا و یەکسەر تحقیقی لێکراوە لە کۆڵینەوە یەکسەر بڕیاری بۆ دەرچووە و بێ ئاگا لەوەی کە لەژێر لە پشتی ئەمەوە چی هەیە ینی بەڕاستی هەموو تەکانی لە کاتی لێکۆڵینەوە تۆمار کراوە بەڵام هەڵبەتە حکمەتێکی تایە کە تا ئێستا نیان خستۆتە سەر قەنەواتی فەزایی خۆیان چونکە دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەوان دەستگایەکی فەرمین ئەوە نییە بڵێ وەڵا شتەکان پشارنەوە هەرگیز نایشارنەوە هەڵبەتە شتێکی لە پشتەوەیە بۆیە ئێستا من وەڵامەکەی خۆمم وەرنەگرت ناوی کەسی ناڵم جیهازەکەی پرسیارەکە قرسە آخر وتم تەرکیتیانە حتمما اعترافی کردووە بەڵام ناکرێت ناو بهێنرێت بەڵام یعنی ئەم ئیجراعاتانە بەردەوامی ئەبێت بۆی هەر کەسێکی تر دەستی هەبوو بێ لە ئازاردانی کە سوکاری ئەم کەسانە بەڕاستی لە ئەنفال لە شەهیدکردن و لە زیندە بە چاڵکردنیان هەموو ئەوانەش وەکو عەجاج بدرێنە کە بڕیاری دادگاییەکەی بڕیاری لە سێدارەدانەکەی دەرچوو هەر ئەو واقعی کە لە ناو دادگا ئەو بینی کە خەڵک دڵخۆش بوو بە حکومەکەی ئەو خۆی لە خۆیان جوابانەوەی خەڵک بوو بۆ لە سێدارەدانی بەڕاستی دەستان خۆش بێت کاک دارە مایکت لایە کاک دارا بەخێر بێ سەرەتا پیرۆزبایی جەژنتان لێکم ئەم جەژنە جەژنێکی جیاوازە لە جەژنەکانی تر بە حکمی ئەوەی یەکێک لە تاوانبارە سەرەکیەکانی دۆسیەی ئەنفال یەکێک لە ناوە دیارەکانی دۆسی ئەنفال کە عەجاجە وەکەڵێ بە عقابی خۆی گەیشت لەم دنیا طبعا عەجاج بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە زیندانی نوگرە سەلمان ژن مناڵ هەروەها بە ساڵاچووی بە دەستی خۆی بە ڕاستەوخۆی کوشتووە لە ئەنجامی لێدان بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بەرپرسە لە شەهیدبوونی ژمارەیەکی زۆر لە ئەنفارکلاوان بە حکمی ئەوەی ئەو بەرپرسی ئەو زیندانە بووە لەم زیندانەیە بەهۆی نەبوونی خۆراکەوە بەهۆی تەعزیبی جەستەیی و دەرونیەوە بەهۆی ئاوی پیسەوە بە ئەنواعی شێوە بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵک شەهید ببێ بۆ خۆتە کرد لە دادگای بێگومان قسەی خۆمم کرد و پەیامی خۆمم گەیاند و وەکو باسم کرد ئەم ڕووداوە زۆر گرنگە بە حکمی ئەوەی کە ڕاستە عەجاج خۆی عقابی خۆی وەرگرت بەڵام لە فترەی تحقیقەوە تا ئێستا کۆمەڵێک چیرۆکی نەزانرا و کۆمەڵێک تاوانباری ترکە چ ئەوانەی لە زیندانی نوگرە سەلمان هاوکاری عەجاج بوون
چ ڕەنگە خەڵکانێکی تر لە دەرەوەی زیندانی نوگرە سەلمانیش بەهۆی بە حکمی عجاجێکێک بووە لە متمانە پێکراوەکانی حزبی بەعەز ڕەنگە ناوی ئەوانەشی درکاندە بێ بۆیە بەڕاستی ئەمە ڕووداوێکی گرنگ بوو دڵخۆشیەکی گەورەیەوە دڵخۆشیەکەش لە ڕاستیە لە نەزعی تۆڵەسەندنەوە نییە چونکە پەریخان باسی شتێکی کرد ینی کورد بە عام بە شێوەیەکی گشتی ئێمە بە شێوەیەکی گشتی لەو جۆرانین کە دڵفراوان و لێبوردەین بەڵام لەمەیە مەسەل لێبوردن نییە ئەمە کەیسێکی عامە ئەمە ڕەبتی بە جینۆسایدەوە هەیە بۆیە تحقیقکردنی عەدالەت زۆر گرنگە وە گرنگیەکی تریشی ئەوەیە کە ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکی تر لە ئایندەدا بیر لەوە نەکەنەوە گەر دەسەڵاتدار بوون تاوان ئەنجام بدەن چونکە ئەم حەدەسە بێتە سەبەبی ترساندنیان بێتە سەبەبیەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی دادفەرمایکەکە بەخێر بیت سپاس بۆ کورسات هەمیشە لەگەڵمان بووە پیرۆز بای جێژن لە کەسوکانە فەلکراوانەکەم ئەم جێژنە دوو جێژنە دیارە جێژنەکانی پێشوو هەتا کوڕخانی ڕژەمی بەعەس کەسوکارێن فەلکراوان چاوەڕێ بوو سەدام یاکو ڕژەمەکەی عەفویە بدا و بە ئومێدەوەی کەسوکارەکان هەبێتەوە دوای ناومێدبوونی لەوەی کە کەسوکارێن فال کە کەسوکاریان نەماوە و زیندە بەچاڵ کراون اینجا چاوەڕێەوە بوون کە بکەرانی سزادێت بدرێن و بینیمان سەدام حوسێن و عەلی کیمیا و دار دەستەکەی سزادران ئەمە دڵخۆشی بوو ئەمەی حەجاج وەتەرخانێکی مێژوویە بە درێژایی مێژوو هەر ملی کورد کراوە پەتی سێدارە لەسەر کورد بوون بەڵام ئەم جاران دوژمنەکەی کورد لەو پایتەختی عێراقا کە بڕیاری جینۆسایدکردنی کوردرا هەر لەو پایتەختە بڕیاری لە سێدارەدان بۆ کەسێک دەرچوو کە جینۆسایدی گەلێکی کردووە ئەمە دڵخۆشیە وەگەلی کورد و سپاس بۆ هەموو لایەنانی بەڵێ دەستکەوت مێژوویە سپاس بۆ هەموو لایەنانی هاوکاری بووینە من لەگەڵ خاتوپەریا هەر لە سەرەتای کەیسەکەەوە ئیشمان لەم کەیسە کردو خۆشبەختانە گیانمانە ئەنجام و ئەنجامەکەی ئەمڕۆ دڵخۆشیە کە بۆ کەسوکارێن فالکراوان و پەیامێکشە بۆ هەموو زاڵ مستەمکارێکە عەقیبەتی هەموو زوڵم مستەمکارێک هەروە بێ وەکو عەجاجە بێت ئینشاءڵڵا ئەوانەی تریش کە لە پشتی عەجاجەوەن لەگەڵ عەجاجە بوونە هاوکاری بوونە بە ڕۆژی خۆیان دەستان خۆش بێت زۆر سپاس من هیچ کاتم نەماوە ئەگەر مایکەکە بن بە کاکە ئەلیش با ئەویش گلەییمان لێ نەکات دەست خۆش فەرموون کاک علی بەخێر بیت کاکە بە خێراتنیە من لە یەکەم بە خێرمیان سەرچاوم جژنی شتان پیرۆز بێ هەموو لایە من وەک سکا کاڵێ لەگەڵ کاک ڕزگارە کە چوین سکاڵامان کرد دژیان پیاوە مجریمە یەکەم جار من لە ڕێیکە قاسمۆ سپاس یەکەم کە من لەلایەن ئەو هەڵغارسان بەم دادگایکردنی حەجاج و بەسکەڵاکردن و ئەمە دووسێ کەڕە تاچم بۆ وێنانەوە بۆ مەحکەمەکردنی من لە ڕێ ئەم پیاوە کە خاتوپەری پێم ناسان و کە چوین لێ سکاڵامان تۆمار کرد خاتوپەری خۆی لێ وەرجەرمان بوو سپاس یەکەم لە وەرجەرەکە ئاگادار بوو کە من زۆر بە زەحمەت باسی ئەو وەزعی خۆممە کرد سپاسی هەموو لایەکەکەم ئینشاءڵڵا هەموو ڕۆژی یەکمان هەرجەر خۆشیە بێ لەو کاتێکە قسەکانتە کرد من باوکم لێ ببەرچاومەوە کە خۆی و جەماعەتەکەی ئاڵیانواسی لە حوشێ زۆر کە زاگادار بۆ کاتە باوکم چوون بۆ سەر باوکم ئامزانی مردووە چوون بۆ لای وتم باوە دووسێ گەڕدمام کەوتی باوە جان بڕۆ ئەگە خۆم نەکەمە مردووەمانە کافر نەمکوژن دوای دووسێ سەعات لێدان و ئەم لاولا باوکمیان ئاوردۆ بۆ ژوورەکە هەتای هەفتەیە باوکم پای نەگرار خۆم و باوکم لێ ماوین لێ بەناوام میاودۆ مناڵەکە نەدایەکیە نەکەسیە بەس تەنها لەگە اختیارێکایە یعنی ئەو وەزام لێ باس کرد و لە سکاڵاکە هەچی لێنا نەبوو کە ئەیان نووسێەوە خۆیان بۆ ناگیرە ینی ئەو ڕۆژانم قەت لەبیر ناچێت ئەم جارە حەجاجم بینی لە ناو قەفەزی دادگای حەقی خۆتی وەرگرتەوە زۆر پێی دڵخۆش بوو ئەمە بۆ من زۆر گرنگ بوو کە بینیم ئەلەرزی وتمەوە پیاوە مجریمەی کە ئاتەوە حەوشەوە دەرگاکا کرایەوە ئێستا ئاوا ئەلەرزێ ژن و مناڵ هەمووی ئەیدا لە زیڕایان وتان ئێستاکە لەبەر چاوی ئەو خەڵکەیە ئەلەرزی دڵخۆشم ئیشەڵاوانەی کە وەک حەجاج مجری من هەمیشە هەر دڵخۆش بن زۆر سپاسانەکەم دەستی هەموو لایەک خۆش بێ سپاس کە ئەم شەو لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵمان بوون دووبارە جەژنتان پیرۆز بێت بە هیوای ئەوەی کە هەمیشە دڵخۆش بن هەموو ئەو ئازار و ناڕەحەتیەی کە ساڵانێکی زۆرە ئێوە بینیوتانە ئیتر جارێکی تر نەیبیننەوە و هەموو ئەو کەسانش کە دەستیان هەبووە لە ئازاردانی کە سوکاری ئەمانە
بە وێنەی ئەجاج بە سزای خۆیان بگەن بەڵێ ئازیزان وەک باسمان کرد پێمان خۆش بوو یەکەم ڕۆژی جژن لەگەڵ کەس و کاری ئەنفالکراوان بین بۆی ئەو دڵخۆشیە لەگەڵ ئەواندا بەش بکەین کە بە بڕیاری لە سێدارەدانی ئەجاج چەندە دڵخۆش بوون و ئەوەی کە لە دادگایکردنی ئەجاجدا بینیوانە لە زاری خۆیانەوە بۆ بینەرەکانمان بگێڕنەوە سپاس کە ئێوەش تا ئێستا بینەرمان بوون ئەوەی کە گرنگە دوجار دادپەروەری سەرکەوت و ئەوەی ئەو ماندووبوونەی کە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان چەندێکە دەیگرنە بەر بۆ ئەوەی کە ئەجاج دەستگیر بکرێت و لە سێدارە بدرێت بە چاوی خۆیان بڕیاری لە سێدارەدانی ئەجاجیان بینی سپاس دووبارە کە تا ئێستا بینەرمان بوون و دووبارە جەژنتان پیرۆز بێت هەر شاد بن.